شەهید شاسوار محەممەد گۆران یەکەمین شەهیدی سەنتەری قەزای بەردەڕەش لە جەنگی دژ بە داعش. ئەمڕۆ 6 ساڵ تێدەپەڕێت بەسەر ڕۆژی شەهید بوونی ئەم پێشمەرگە قارەمانە. شاسوار گەنجێکی باڵەبەرز تا بڵێ ڕووخۆش بوو لەگەڵ خزم و هاوڕێ و هاوسەنگەرەکانی. پێش شەهید بوونی لەگەڵ پێشمەرگەکانی هاوسەنگەری باس لە پاراستنی کوردستان دەکرد و دەیگوت دەبێ بە گیان کوردستان لە دوژمن بپارێزین. ئەم پێشمەرگە گەنجێکی خێزاندار نەبووە، لە بەهاری تەمەنیدا بوو. هەرچەندە بەنیازی هاوسەرگیری بوو، بەڵام گیانی پاکی لە پێناو خاک و خەڵکی کوردستان فیدا کرد و بووە بە شەهیدی ڕێگای ڕزگارخوازی کوردستان. شاسوار محەممەد لە سنووری قەزای تەلعەفەر بە خیانەتی دانیشتوانی عەرەبی ناوچەکە لە 21 چواری 2015 لەگەڵ چەند پێشمەرگەیەکی تر شەهید بوون. ناوبراو لە ساڵی 1970 چاوی بە دنیا هەڵهێنا، دانیشتووی گەڕەشی خێلەکی بوو لە قەزای بەردەڕاش. ئێستا چوارڕێیانێک بە ناوی شەهید کراوە. هەروەها پارێزەر و ڕۆژنامەنووس ئازاد محەممەد وە کەسێکی خۆبەخش وای کرد کە ئەم چوارڕێیانە بە ناوی شەهیدی ناوهاتوو بنرێت. پەیامی خانەوادەکەیان لە یەکەم ساتی شەهید بوونیەوە تاکو ئێستا شانازیکردنە با شەهید بوونی ڕۆڵەکەیان لە پێناو کوردستان لە دەنگی بەردەڕەشەوە ڕزگار سێکانی.